بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ڕەوش و مەترسیەکانی کۆچبەری کورد تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست دەبێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا جارێکی دیکە دەریای ئیجە بوویەوە بە گۆڕستانی سەردانەخراوی بەشێکی زۆر لە هاونیشتیمانیانی کورد کە بە دوای ژیانێکی ئاسوودە و یا دەربازبوون لەو کێشە و قەیران و موسیبەتانی کە لەلایەن دەسەڵاتدارانەوە خوڵقێنراوە وڵاتیان بەرە و ئەو ڕێگە پڕ لە مەترسی و پڕ لە دژواریە بەجێهێشت بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ کۆچ و ناهەمواریەکانی کۆچ ئەو کێشە و گرفتانی کە لە کۆچا دێنە پێشەوە بەرۆکی هاونیشتیمانیانی کوردەگرن. تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیش بووە بە جێگەی دەربڕینی هەست و سۆزی خەڵک بۆ ئەو کۆچبەرانەی کە لە دەریای ئیجەدا خنکێنراون ئێمە خنکاون. تەنانەت یەکێک دەنووسێ بە دەریای ئیجە بڵێن بۆچی لە ئاست مەینەتی و پەژمردەیەکانی کووردا هێندە بێڕەحمە. یەکێکی دیکە دەڵێ پێ بە ئیجە تێبگەێنن کەوا ئێمە شوێنکەوتووی موساین و با بە شوێنکەوتووی فیرعەونماندانە نێو نەمان خنکێنێ. واتە ئێمە لە دەست فیرعەونەکانی وڵاتی خۆمان هەڵهاتوین و دەمانەوێت بگەینە ژیانێکی ئاسوودە و خۆش. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە تەواوی ئەو کێشە و گیر و گرفت و مەترسیانە دەکەین کە لە کۆچکردنی کوردان بەرە وڵاتی ئەوروپا کە پێیان وایە ئەوروپا بەهەشتێکی ڕازاوە و خوڵقاوە بۆ ئەوان و خۆیانی تێدا دەدۆزنەوە باسی تەواوی ئەو مەترسی و کێشە و گیر و گرفتانە دەکەین کەوا لە کۆچدا دێنە ڕێی کۆچبەرانی کورد و ئەو فرت و فێڵ و فریودان و خیانەتەی کە کەسانێک بە ناوی قاچاقچێتیەوە لە کۆچبەری کوردی دەکەن و تاکە ئامانج و هەوڵی ئەوان سندنەوەی پارە و بەدەزێنانی بڕێپارەی ئیدی بەلایەنەوە ئاساییە کە لە یەک کاتدا 50 تا 100 کەس لەسەر چووپێکی مەلەوانی بێ یا لەسەر هەشتێکی دیکە بێ بخنکێن ئامانج و هەدەفی گەورەی ئەوان تەنها بەدەزێنانی بڕێپارەیە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز سۆران ڕەشید بەرپرسی میدیایی پرۆژەی کۆچبەرم لە سلێمانی کردووە کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خوازێماوە. سۆران زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. خۆش زۆر سپاس دەکەم مەمنونم. پرۆژەی میدیایی کۆچبەر لە سلێمانی پێم خۆشە ئەرک و ئامانجتانیان مێژووی دامەزراندنتان چییە و بۆ چ ئەرک و ئامانجێ دامەزراوە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. دیارە وەکو لە پێشەکیەکە جەنابەت باست کرد مەسەلەی کۆچ زۆر بەداخەوە ئێستا نەک دیاردەیە بەڵکو قوربانەکانی کۆچیش بوونەتە دیاردە. یعنی پێشتر تەنها کۆچ دیاردە بوو، ئێستا بەداخەوە نخومبوون، بەداخەوە خنکان، بەداخەوە هەموو قوربانیانە کێشە کۆمەڵاتی بوون بە دیاردە زۆر بەداخەوە. بەپێی ئامارەکان لە 4 ساڵی ڕابردوودا نزیکەی 600,000 عێراقی کە زۆربیان بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستانن کۆچیان کردو بۆ وڵاتانی دەرەوە کە زیاد لە 43 وڵاتی دەرەوەی. بۆیە ئەم بابەتێک کە ئێستا هەیە بەڕاستی بۆتە هۆیەوە کە چەندین ڕێکخرا و چەندین کۆمەڵ هەوڵبن کە هۆشیاری بن بە کۆمەلگا. ڕێکخراوەکە ئێمە پرۆژەکەی ئێمە کە سەر بە ڕێکخراوی سیفاری نێودەوڵەتیە. ئەم پرۆژەیە پرۆژەی کۆچبەر The Migrant Project لە چەند وڵاتێک بەڕێوەچێت لە وڵاتی نایجیریا، گامبیا و لە ئەو وڵاتانی بەتایبەت کە دیاردەی کۆچیانتیا هەیە و هەمان ئەم پرۆژەیە گونجێنراوە لەگەڵ هەرێمی کوردستان و هاتوتە هەرێمی کوردستان نزیکەی 5 مانگە لە کارەکانی بەردەوامە. پرۆژەکە لەسەر دوو ئاست ئیشەکات، ئاسێکی میدیایی و ئاسێکی ناو ئەرزی واقع، ینی با بڵێن ئەوەی کەس ئەو ناو خەڵکە. بابەتە میدیایەکە ئەوەیە کە یاخود ئاسە میدیایەکە ئەوەیە کە ئێمە خەریکین و کارەکەین و ئاسەکەی دیکەشمان ئەوەیە کە ئێمە چەند تیمێکمان هەیە لە ناو خەڵکایە. ئامانجمان چییە؟ ئامانجمانەوەی هۆشداری بین بە خەڵکی هەرێمی کوردستان، هۆشداری بین بە کورد زبانەکان ئەوانەی کە ئەیانەوێت کۆچ بکەن لە چی؟ هۆشداری بین لە مەترسی ڕێگا، هۆشداری بین لە فرت و فێڵی قاچاقچی، هۆشداری بین لە تەواوی یاساکانی وڵاتان، هۆشداری بین لەوەی کە ئایا کۆچبەر ئەتوانێت جارێکی تربیر کاتەوە و بڕیارەکەی بگۆڕێ. بەڵام یەکشت هەیە ئێمە نەڕێگری لە کۆچەکەین و نەهانیشی ئەدەین. بەڵام تەنها ئەمانەوێت ئەو کەسانی کە ئەیانەوێت کۆچ بکەن جارێکی تربیر بکەنەوە، بەرمەبنای زانیاری بیر بکەنەوە و بەپێی زانیاری ئەگەر هەر کۆچەکەن بەپێی زانیارییان هەبێت کە کۆچ بکەن. ئێمە جیاوازی ئەم پرۆژەی ئێمە لەوایە کە ئێمە ڕێگە نادەین شتەکە بقەومی ئەو کاتی یارمەتی بین. بۆ نمونەوەکەوەی ڕێکخراوە مرۆیەکان هەیە کە بۆ نمونە شەڕ
ئەبێ لە وڵاتێکە یان شتێک ئەبێ بە دیاردە ئەمان ئەچن یارمەتی ئەدەن نا ئێمە ئەمانەوێت پێش ئەوەی شتەکە بقەومێت ئێمە ڕێگری لێ بکەین ڕێگریەکە تەنهاوەیە وەکو پێموتی ئێمە زۆر ناکەین تەنهاوەیە زانیاری ئین بە خەڵکی هۆشیاری بڵاوکردنەوەی هۆشیاریە بەو کەسانە وەکو باسم کرد ئەمە ئاستە میدیاکەیە کە ئێمە زۆر هەموو کەناڵەکان ئەگەڕین هەموو میدیاکان ئەگەڕین بۆ ئەوەی دەنگی خۆمان بە کۆچبەر بگەێنین لە بەوەی کێ پێی بڵێن کاکە ینی هەنێ بابەت هەیە زۆر بەداخەوە ینی بۆ نمونە ناوەڕاستەکەی مەترسیە سەرەتاکەی مەترسیە کۆتایەکەی مەترسیە بەڵام زۆر بەداخەوە کۆچ لە سەرەتاوە تا کۆتایی مەترسیە ینی ئەوەی کە ینی زۆر جار تۆڵێ ئۆکەی من پارەم دەستکەوت و تەواو کێشەم نەما نا ئاسان تۆ پارە دەستکەوت جارە کێشە دەست پێکات لەوەی کە تۆ ئەچتە تورکیا ئەچتە ناو ئاو ئۆکەی لە ئاوەکە ئەخنکیم ناخنکیم ینی ئۆکەی لە ئاو نەجاتم بوو دوای ئەوە ئەچمە کەمپ و ینی دیسان مەترسێکی تر و یاسای وڵاتان و ئایا من مافی پەنابەرێتیم ئەدرێت و ئەوانە جاگەر ڕێم بێ من حەزەکەم بە تەفسیلی باسی هەموو ئەم بابەتانە بکەم ئێمە ئەوە ئاسە میدیاکە و ئاسە ئەوەی کە لە ناو خەڵکین ئێمە لە هەولێر و سلێمانی نزیکەی 18 کەسمانەیە 18 ئەندامان هەیە و ڕۆژانە بە تاکتاک و بە کۆمەڵ ئەچ ناو هەموو کۆڕ و کۆبوونەوەیەک ئەشتە ناو خەڵکی ئێمە پێڵێن ڕاوێژیانەکەن یعنی ڕۆژانە ڕاوێژ لەگەڵ چەندی نەفەراکەن و لیانە پرسن بۆ کۆچەکەی چۆن کۆچەکەی ئایاکرێ بیرکردنەوەی بگۆڕی لە مەسەلای ئایاکرێ زانیاری باشتری بینێ زۆر بەداخەوە کۆچبەر لای ئێمە ینی بیر لە مەسلەی کۆچەکەی ناکاتەوە زۆر بەداخەوە تەنها ئەوەیە کە بێتاقەتیەک ڕووی تێکات لە وڵاتە بێتاقەتی ڕووی ئیدی بڕیار ئەدا زۆر بەداخەوە کە لە دوایین کارەساتە کە قەوما ئەوەی نۆی مانگ بوو کە بەلەمەکەیان وەرگەڕا زۆر بەداخەوە کە 16 کوردیتایە خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی زاخۆ دووەکەم یەکێک لە گەنجەکان ئەسڵن بە ماڵی باوکی نەوتۆ کە هەر ئەڕوات زۆر بەداخەوە یەکێک لەو خێزانانەی کە پێشمەرگەیە کە 6 مناڵی هەیە لەگەڵ خێزان ڕۆشتون ینی ماڵیان فرۆشتۆ براکەی پێی نەزانیوە زۆر بەداخەوە ئەمە چییە ئەمە ئەوە گەینە کە پێشتر زانیاریان نییە لەم بابەتە باشە وەکو باسم کرد تیمەکانی ئێمە لەگەڵ خەڵکە ڕاوێژەکان زانیاریان پێدەن سەرەتاییترین شت ئێمە کە لەگەڵ ئەو کەسانە ئەنجامێدەن کە ئەیانەوە کۆچ بکەن یەکەوەی ئایا ئەتوانین بەدیلێکیان بینێ لە هەرێمی کوردستان من زۆر جار ڕوبەڕووی ینی و تیمەکەم ینی ڕوبەڕووی ئەوە بینەوە کە کاکە لە کوردستان وەزە خراپە قەیران هەیە بێکارەبایی بێ ئاوی نازانم حکومەت خراپی سوئی دارایەن بەڵێ ئەم شتانە تەواو وازحن هەموو ئەمانە هەیە و پێم وانێ هیچ کەسێ بتوانێت نکوڵێ و بابەتە بکا کە هەیە بەڵام قسەکەی ئێمە و هۆشیارەکەی ئێمە و ئامانجەکەی ئێمە ئەوەیە کە بەڕاستی ئایا تۆ زۆر ئاسایە بلاتەوە کە خۆت و خێزان و 6 منداڵ لە دەریا ئیجە بی بە شەپۆلەکانی ئیجە و بیان خینکێنی یانەوەتا لەم ژیانە بەڕاستی بژیت ئەمە قسەکەی ئێمە ئەلم بابەتایە قسەکەی ئێمە ئەوەیە کە بەڕاستی ئەوروپا ئەو دەرگا کراوە ئەو ئوتێلە ڕاخراوە نییە کە خەڵکی لێرە گومان ئەبن یعنی و پێی وایە بەڵێ تۆ هەر گەشتیتە ئەوروپا هەر لە ئاو پەڕیتەوە ئیدی تەواو خلاص تۆ ئیشت هەیە تۆ خانوت هەیە تۆ هەموو نا بەڕاستی ئەم شتانە نییە بۆیە ئەمە ئەرکی ئەمەیە کە دائەنیشین لەگەڵیا زۆر بە وردی باسیەکەین یەکەم مەرحەلەکە ئێمە ڕوبەڕووی بووینەوە مەسەلەی پارەپیاکردنە یعنی بەپی ئەو داتانەی کە ڕێکخراوی سیفا ڕێکخراوەکەمان ئەنجامیاوە لە هەرێمی کوردستان تەنها لە هەرێمی کوردستان هەر کۆچبەرێک لە 4000 دۆلارەوە تاوەکو 10 یاخود 12000 دۆلاری پێویستە کە ئەوەی کە باسی بکەم بە زمانی عامید لە 40 وەرەقەوە تا دەفتەرێک و 10 یا دەفتەرێک و 20 وەرەقەی پێویستە بۆ کۆچکردن یعنی زۆر جار ئەمە کۆڵە حاڵەتە عامەکەیە بەڵام زۆر حاڵەتریشمان هەیە کە تا 3 دەفتەر چووە تا 4 دەفتەر چووە ئێمە زۆر کەسی ئاوامان لەلایە ئێستا یعنی یەکەم ڕوبەڕووبوونەوەی ئێمە لەگەڵ ئەو کەسانەوەی کە بەڕاستی ئەم پارەیە ئایا تۆ ئەم پارەیە ناتوانانی خۆت پێ خۆشگوزرانکەی لە هەرێمی کوردستان ینی زۆر بەداخەوە زۆر کەس هەیە ئێستا کێشەی بوونی ئەو دەفتەرەیە لە هەرێمی کوردستان لە کاتێکات تۆ هەتا زۆر بەداخەوە
بۆیە ئێمە هەوڵە دێن کە ڕایژی لەگەڵا بکەین بزین ئایا ناکرێت ئەم دەفتەرە یاخود ئەم پارەیە لە پرۆژەیەکا بەکاری بێنن لە هەرێمی کوردستان بابەتێکی سۆران چاولێکەری و لاساییکردنەوە دوای خەڵک تا چەند ڕۆڵی هەبووە لەوەی کەوا زۆر بەداخەوە زۆر جارە بینی گەنجێک برادەرەکەی لە ئەوروپا کە سێلفێک دانێ ئیدی ئەمیش ینی کۆڵە لە هەفتەیەک لەوەجە یەک ساعت مەجالی ئەو ڕەسمگرتنەی بوو بێ زۆر بەچێ لە پارکێکی ڕاکەمی زۆر بەداخەوە ینی وەکو تۆڵی تەنها ئەوەی پێکراوە سێلفێ بگرێت کە دایانە ئیدی برادەرەکانی گەنجەکانی تر ئەوانەیە چاولەکەری بکەن زۆر بەدا ئەیانەیە خۆیان بگەن بە هەر و وەجهێبێ ئەیانەیە خۆیان بگەن ئەوێ کە بەڕاستی مەسلەی کۆچ وەکو باسم کردم ینی من ناتوانم بڵێم هۆکارەکان نییە بەڵام مەسلەی کۆچ بەڕاستی بەشێکی چاولێکەریە لەوەی کە گەنجەکان ئەیانەوێت بەڕاستی ژیانێکی ئەوکوڵێ ئەلبەتە وا نییە خۆیان بەڵام ئەمان وا پێناسیەکەن پێیان وایە کە ڕۆژی دە ئەوێ ئیدی موچەت هەیە و دانیشە و بەڵێ ئەوە ئوتێلی خۆت ئەوە خانی خۆت ئەوە ئیشەکەی خۆت بەڕاستی ئەمە شتەکەوانێ ئەس لە دواتر باسیەکەن. مەسلەی پارەپیاکردنەکە بێمەوە سەری لەوەی کە زۆر جار جیاواز لەوەی کە تۆ دەستەکەوێ زۆر جار بەداخەوە خەڵکی سیارەی ئەفرۆشێت خانووی ئەفرۆشێت ئێمە کەسمان لایە کوڕ خانووی باوکی فرۆشتووە یعنی زۆر بەداخەوە باوچێکە لەوانە بە 20 ساڵ مەینەتی توانی بێتی خانوویەک بکاتەوە زۆر بەداخەوە کە ئێستا کوڕەکەی پێفرۆشێ بۆ ڕێگای کۆت و زۆر بەداخەوە کە هەموو ئەم پارەیە ئەخاتە دەستی قاچاقچێک و قاچاقچەکەش ئەوەی ڕۆژانە ئەیبینی کە چی ڕۆدا زۆر جار کێشەی لێکەوێتەوە ینی زۆر بەداخەوە لە ڕێگەیەکی نادروستەوە ئەم پارە پێیاکات باشە زۆر جار من کەیسم لایە کەسێک کە ژن و ناڵی هەیەوە خانووشی هەبووە معاشەکەی 1,200,000 بوو لە هەرێمی کوردستان لە دەستگایەکی ئەعلامی کارەکەم 1,200,000 بوو باشە سیارەی هەبوو و خانووشی هەبوو عادی ببوورانی ماڵ و ئەوەی هەبوو باشە نەخانۆکە ینی ماڵ و ئەوەی هەبووانە هەموو ماڵێکی خۆی هەڕاج کرد سیارەکەی فرۆشت ئیشەکەی لە دەستدا باشە ئۆکەی ڕۆشتە تورکیا و دواتر بۆ ئاوەکانی ئیجە زیاد لە 4 جار ئەم کەسە هەوڵیا بپەڕێتەوە بەداخەوە نەیتوانیانی بپەڕێتەوە و ئێستا هاتوتە هەرێمی کوردستان نەماڵی هەیە نەسیارەی هەیە و نەئیشیشی هەیە زۆر بەداخەوە کەواتە سەرنجام لەوەجە تووشی نەخۆشی دەرونی و زۆر ینی تۆ حساب کە ئەمەی کە من ئەم کەیسی من باسەکەم مەسەن بۆ نمونە مناڵێکی هەیە ئۆکەی ینی تۆ بێنە پێشای خۆت کە لە بوونی هەندێک شت ینی لە بوونی سیارە و ماڵ و ینی ئیشێکی باشەوە بێتە سەرەوەی کە بەڕاستی تۆ هیچت نەبێت لەمانە بۆیە بەڕاستی زۆر ئامانجمانە کە هەر کەسێک ئەیە کۆچ بە تکایە بە جارێکی تربیر بکاتەوە لە مەسەلەکە مەسلەی پارەپیاکردن زۆر کێشە کۆمەڵاتی بەدواوە زۆر بەداخەوە زۆر جار کەسەکە قەرزەکات باشە کە ئەم ئەڕات ئیدی کێشەکە بۆ باوکو و بۆ برا و بۆ کەسەکانی مێنێتەوە باشە ماوەسەسۆران پاشتە باز لە مەترسی و بەکۆڵێ دەراویشتەکانی کۆجەکەین بۆچی لەگەڵ ئەو هەموو مەترسی و ڕێنمایی و هۆشیاریدانە هەر لە مامۆستای ئاینی لە میدیاکان لە کۆمەڵی ڕێکخراوە و جەنابتان هێشتا کۆژەر بەردەوامە زۆر بەچاوی خۆمان ڕۆژانە مانگانە ئەم هەموو مەیتە ئەبینی دەهێنێنەوە شەپۆلەکانی دەریا ئەبینینەوە بەرەو وەرزی سەرما و پاییزی ژەڕۆین هێشتا لەگەڵەوەشدا کۆچ هەر بەردەوامە و خەڵک هەر دەیەوێ بە چاوی خۆی و بە ئەزمموی خۆی ئەوە بسەلمێنێکە کۆچ باشە یا خراپە زۆر باشە من هۆکارێکە گەڕم و بۆی کە ئەوانەی کە ئەیانەوێ هۆشداری بن بە خەڵکۆ ڕێگری بکەن لە کۆچ زۆر بەداخەوە خۆیان ئەدزنەوە لە هۆکارەکان لە کاتێکا کە خۆت زیینەوە لە هۆکارەکانی کۆچ بەڕاستی ئەمە ڕێگا دروستەکە نییە بۆ چونکە تۆ ینی گەنجێکدان نیشێنە تا ئێوارە قسەی بۆ بکە بڵێ کاکە حکومت باشە و باشە بێ و نازە ئەو بڕابەوە ناکە بەڵام ڕێکخراوەکە ئەمە کارەکانی جیاوازە بۆ نمونە ئێمە فەیسبوک پیجێکمان هەیە و ماڵپەڕێکشمان هەیە کە بە 12 زمان هەواڵی کۆچ بڵاوە کاتەوە باشە کە کوردیەکێکە لەوانەوە خەریکینی و ڕۆژانش 4 ژمارە تەلەفۆنمان هەیە کە هۆتلاین ینی هێڵی خێران خەڵکی ئەتوانێت تەلەفۆن کات هەر پرسیارێکی هەیە بۆیە قسەکەم لەوەیەکە ئێمە ئەمانەوێت پێش ئەوەی بڕۆن
قسەیان لەگەڵا بکەین یانی تەنها ئەوانەی کە زۆر بەداخەوە کە ئەیانەوە ڕێگری لە کۆچ بکەن تەناڵن بۆ نمونە کاکە چی بکەین و ئەمە وڵاتە و تازە با چاچ ینی ئومێدێک نابەخشن بە ینی ناتوان ئومێد بەخشن لە هەمان کاتە ناتوانن بە زانیاری بیان ترسێن یاخود با بڵێن هۆشیاریان کەنەوە ئێمە هەوڵ دەین لە ڕووی ئەوەی کە یەکەیەکە ئێمە لە ماڵپەڕەکەمانە هەیە ئەم وڵاتە یاساکەی ئاوایە ئەو وڵاتە یاساکەی ئاوا تونند کردوێتەوە ئەم مەسلەی ژیانی کەمپەکان فەرموو بەم شێوەیە ئێمە ڕۆژانە لەگەڵ ئەوانە قسەکەین کە هاتوونەتەوە ینی ئەوانە کەمین بەڕاستی حەقە ینی میدیا چای تێ بڕێ بەپێ ئامارەکانی ئێمە تەنها لە 2016 ببرە 15,000 عراقی 15,000 عراقی کە گەشتونەتە وڵاتانی ئەوروپا خۆیان بە خۆبەخشی گەڕانێتەوە عێراق بۆ ئەمە بوو ینی ئەبێ ینی ئەو کەسانی کە تازە ئەیان ئێمەمانێ بەم داتا دروستانە زانستیانە قسە لەگەڵ کۆچبەرا بکەین لەبەری بۆ لەبەرەوەی ڕۆشتۆ بۆیە کەمپەکەی خراپە ئەو دواترینە مەسلەی کەمپ و ژیان لە ئەوروپا و ئایا توانی ئیش بکەویانە قۆناغی دووەم قۆناغی تورکیایە ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان لە 95 ئەچنە تورکیاوە باشە بەشێکی کەمی ئێستا ڕێگەیەکی دیکە زیاد بوو کە رووسایە و ئەوانە زۆر بەداخەوەش مەترسی خۆی هەیە مەسلەی تورکیا لە ئێستا لە 2016ەوە لەگەڵ یەکێتی ئەوروپا زۆر بەداخەوە ڕێکەوتۆ کە بە تەواوەتی سنوورەکانی داخستووە ئێستا تورکیا تونترین یاسای هەیە و تونترین ڕێکاری کردو دەبەر بۆ ئەوەی نەهێڵێت هیچ کۆچبەرێک بە دەریادا تێپەڕێ بەرەو ئەوروپا بۆ لەبەرەوەی ڕێکەوتنێکی تەواو دوو لایەنەی کردووە لەگەڵ ئەوروپا دوو لایەنە مەبەستم وایە کە هەر ئەوروپا تورکیا خۆی پابەندە پێوە مەبەسێتی کە ئەنجامی بە و هەروەها یەکێتی ئەوروپاش مەبەسیان ئەنجامی بە بۆیە زۆر بەداخەوە ئێستا بەپێی ئاماری فیدراسیۆنی پەنابەرام لە زیندانەکانی تورکیا زیاد لە 1000 گەنجی یاخود با بڵێن کەسی هەرێمی کوردستان هەن کە ویستوانە کۆچ بکەن و تورکیا پۆلیسی تورکیا کۆڵێ شوێن بە شوێن بە دوایانەوەن و دەستگیریانەکەن لە ئێستا حالێن زیاد لە 1000 کەس هەیە کە لە زیندانەکانی تورکیا دەست بەسەرن زۆر بەداخەوە کە یاسای زیاد کردو لەوەی کە پۆلیس ئەتوانێت لە کۆچبەر بدا و کشتەکانی لێ بسێنێ و زیندانی بکە کە پێشتر بەداخەوە ئەمە وانە بووە و تەواوی ڕێکارەکانی کردو دەبەر بۆی ڕێگە لە کۆچ بگرێت لە مانگ و نیوێک لەمە و پێش زیاد لە 400 پەنابەری کورد یاخود کۆچبەری کورد لە ڕێگەی سنووری برایم خەلیلەوە دیپۆرتی هەرێمی کوردستان کراونەوە ئەگەر تەماشای ئەمانە بکەی بەڕاستی بۆ دەرەکەوێت کە بەڕاستی دیاردەی کۆچ زۆر گرنگە لێکۆڵین لەسێ بکرێ و کاری لەسەر بکرێ بۆ نمونە ئەو تەنها ئەو ژمارەی کە من باسێکم کە لەوانە ژمارەی یەک مانگ بێ تەماشاکەن ئەگەر ئەم 1400 کەسەیە ئەم 1500 کەسە چەند پاریان سەرف کردووە لە هەرێمی کوردستان پارە براوەتە دەرەوە زۆر بەداخەوە یعنی ئەمە بێ خەڵک بەڕاستی جارێکی تر بیر بکاتەوە ئایا بەڕاستی ئەو ژیانە تەڵخەی کە بۆی وێ ناکراوە لە ئەوروپاوە بە تەواوی بابەتەکە نابینێ ئایا ڕاستە یان نا من ناڵم ینی من نامەوێ خۆشم لەوە بدزمەوە کە بڵێم نەخێر کاکە ئەوروپاوە نا بەڕاستی من ناتوانم وا بڵێم بەڵام بەڕاستی قوربانیدانێکی زۆری ئەوێت کە بەڕاستی ئەوە ناهێنێت لەبانێ بۆ دەفتەر دوکانێ دانێ ژیانی خۆی ئەوە یەکەمین هەوڵی ئێمەیە کە بەڕاستی تۆ زۆر جارە بۆ نمونە هەفتەی پێشوو کەیسێکمان هەبووە تا گەشتۆتە فەڕەنسا 4 دەفتەر و شتێکی سەرف کرده بوو باشە ینی من پرسییم ینی 4 دەفتەر بەڕاستی لێرە ئەگەر من زۆر دڵنیام لەوەی کە هەموو ئەو گەنجانێک کە ئێستا گلەیەکەن لە دۆخی ئێستا ئەگەر 4 دەفتەری بەمێ زۆر بە دڵنیاوی کێشەکەی نامێنێت و کێشەکانی حەلەبێ کە تۆ 4 دەفتەر زۆر بەداخەوەی خۆشی نییە هی ماڵی باوکێتی ئەبێ بۆی بنێرنیانی ئەمەش بۆ خۆی کێشێکی دروست کردووە ینی من کەسێکی دیرکەم هەبوو برایکی هاتە لامان قسەی کردو ئەوانە وتی براکەم لێرە دوکانێکی هەیە باوی 15 دەفتەرە سیارەکەی باوی 5 دەفتەر بە بەڵام خۆی و خێزانی ڕۆشن ئەوە 2 ساڵە تا ئێسش لە کەنیسا ئاژین و خێران پێکرێ یعنی وتم ئەی باخێکی هەیە مەسەن باخەوانێکمان بۆ گرتووە وتم باشە ینی بەس بێنە بە چای خۆت بەڕاستی ئەمە کێشەی نییە لە هەرێمی کوردستان ڕاستە مەسەن نائارامی ئەمە هەموو شتانە من نامێ قەت ینی هەرگیز لە هیچ چاوپێکردنی خۆم لەم مەسەلان نادزمەوە ناڵم مەسەن هۆکار نییە بەڵێ هۆکار بەڵام بەڕاستی تۆ ئەوە ناهێنێ بەڵام ڕووهاتنی شەپۆلێکی جە هەزار نائارامی من زۆر جاکە قسان لەگەڵاکەین ینی بڕام پێ بکە کە قسەیان لەگەڵاکەم ئەڵەم شەپۆل چۆن بوو ینی ناتوان بۆ مێناکەن
ئەڵێ نازانی ئەڵێ هەر شاخێکە و یەت ینی نازانم چۆنە یعنی نازان بۆ میوە ناکەن هیچ کات تا ئێستا کۆچبەرێکم نەدواندووە بڵێم لیانە پرسم باسی شەپۆلەکەم بۆ بکە نازانێ بۆ میوە ناکە ئەڵێ نازانم هەرەوە نازانم ئێرە بەرز بێتەوە ئەوێ دابازێ دوایەوە ئەمە ینی وێنە ینی نازان وێنای بکەن نازان لە گەورەی ئەم شەپۆ ینی زۆر بەداخەوە مەوسمەکەیشی ئێستا زۆر بەداخەوە کە مەوسمێکی خراپە بەڵام دوجار ئەو دەریایەکەوە ینی هەموو مەوسمێک کۆلە قوربانی خۆی هەیە لە ناوەڕاستی هاوینا زۆر بەداخەوە دوو خێزانەکەی ئەوەی یەکیان خەڵکی خوورمات و یەکیان خەڵکی بەسرە بوو زۆر بەداخەوە دایکێک و چوار کچ ینی سبحان الله ینی دوای دایکێک و چوار کچی دیکەی بەسرە ینی ئەم دوو خێزانە لێک بەلەمە ئەوەیان بووە. ئۆکەی مەسەلەی تورکیا ئەم باسم کرد کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادا و کەیسمان هەیە کە کەسەکە 90 جار لێ یاوە نەیتوانیوە دەرچێ یعنی بەس بێنە بە چای خۆت 90 جار هەوڵدان ئەمە بەڕاستی تەمەنێکە 90 جار خۆ من 90 ڕۆژ لێ ناوە ئەینجا هەموو کینە مانگی بینە ینی ئەمە تەمەنێکە بەڕاستی ئینسان بێ بەڕاستی بی لە تەمەنی خۆی بکاتەوە ینی زۆر جار کەسەکە مەسەلەن بۆ نمونە 32 ساڵە 33 ساڵە یا 34 ساڵە یا 35 ساڵە ئێ بچێ بۆ ئەوروپا 5 ساڵی لە مێنەتی ئاژی کاکە ینی تۆ بەڕاستی تەمان تەواو بوو ینی ئەمە مەسەلەکە دوای ئەوە کە ئەگەیتە تورکیاوە ئەمە یاسای تورکایە تۆ بەرخو دەبی لەگەڵ چیا لەگەڵ قاچاقچیە کە بەڕاستی زۆر زۆر بەداخەوە قاچاقچی تەنها پارەیانەوێ گرنگ نییە بەلایەنەوە تۆ ئەمری نامری لەبەر هیچ یاسایەک ینی هیچ یاسایەکی دنیایی لە پرسیینەوەلاوان ناکە ئەلبەتە لە تورکیاوە لە هەرێمی کوردستان زۆر بەداخەوە لە تورکیا یاسایەک هەر هەیە بەڵام تۆزە بە سەختی ئەنگرێتەوە بەڵام لە هەرێمی کوردستان زۆر بەداخەوە کە یەک یاسا نییە کە قاچاقچی ڕاپێکی زیندان کە ڕاپێکی یاسا بکە بۆ نمونە زۆربەی ئەوانەی کە قوربانی کۆچن ئەڵێ قاچاقچیەکە دەمانچی قسەتە سەرم ئەڵێ وتێتی هەرە بێ بڕۆیت سەرکەویت ئێکاکە تۆ دوودە یەختێکی گەورەیە و نازانم 100 کەسەگرێ بەس 50 کەسی تیا ئێستا چوبێکی بچووکە 50 کەسی تیاکەی نا ئەبێت سەرکەوی ینی دەیان سەدان هەزاران نمونەی ئەومانەیە کە قاچاقچی بوون بە باندی مافیایی و زۆرەکەن لە کۆچبەر لەوەی کە چی ئەبێ سواری ئەم بەلەمە چووپە بچووکە بێ کە بەڕاستی گونجاو نییە بۆ 10 نەفەر ئەوان 50 نەفەر 40 نەفەر 70 نەفەری تیەکەن زۆر بەداخەوە کەوەی کە ئەم نۆی مانگە ڕوویدا مەسلەی قاچاقچی یعنی وەکوتم لەبەری هیچ یاسایەک نایەنگرێتەوە بەڕاستی ئەوانیش بۆ خۆیان هیچ یاسایەکیان زۆر بەداخەوە هیچ یاسایەکی ئەخلاقی و دنیایی و دینیشیان بۆ خۆیان دانە ناوە لەوەی کە زۆر جا بۆ نمونە زۆر کەس هەڵێ وەڵا قاچاقچەکە خزمانە ناسراومانە ئامۆزای نازام چیە زۆر بەداخەوە ئەمە گەرنتی نییە ئێمە زۆر کەیسمان لایە قاچاقچی خزمی خۆیەتی باشە لە تورکیا فرۆشتوێتی بە قاچاقچێکی ئەفغانی یعنی دەست بە دەستیانەکەن بۆ نمونە تۆ بە 10 وەرەقەڵێ من ئەڵێم تۆ گەنم بە 10 وەرەقە ئەیفرۆشێ بە قاچاقچە بە 9 وەرەقە ئەویش ینی کەیسی وامان هەیە 3 دەستی کردووە یعنی تا گەشتە فەڕەنسا 3 دەستی کردو باشە زۆر جا قاچاقچە لە من لێرە پارە لێ ناسێنم باشە قاچاقچەکە ئۆکەی وەڵاڵی دێک خاتەمە گەرانتیەکی باشە پارەم لێ ناسێنێ بەڵام ئەبینی کە ئەگەیتە تورکیا تۆ بی بە بارەمتەی ئەو نە ڕێگە زانی نە هیچە زانی تەواو بارەمتەی ئەوی بۆیە ئەوان فێڵەکەی ئەوان ئەلەوایە کە گەشتی دە تورکیا ئۆکەی فەرم نیوەی پارەکەمان بەرێ مەجبوری بیەی تەواو ئەنی تۆ نە ڕێگە زانیم نە هیچ نیوەی پارەکە دێ پێت ناڵێن کە ئەم پارەی تۆ ئەگەرمەوە چەند بتەیەچێ باشە لەو ڕێگانەی کە ئەدبەن پارەت لێکشێنەوە وەکو بتم تۆ بارەمتەی ناتوانێت بڵی نایەم بڕی چیەکە ئەمە وەزەکەیە تۆ جاری وایە زۆر بەداخەوە خێزانی مناڵە لەگەڵایە خۆ ناکرێ مەسەرەن ینی خۆ ناکرێم شتانم بکێ بە قوربانی باشە بۆیە زۆر بەداخەوە لە ڕێگا دەستەکەن بە پارە کشانەوە لەم کەسانە و لەم کۆچبەرانە و هیچ گەرنتێکی سەلامەتیشیان نادەنێ هیچ گەرنتیۆت نادەنێت کە تۆ پۆلیسی دەریاوانی ناوگرێ پۆلیسی سنووری ناوگرێ باشە یعنی وەکو باسم کرد مەسەلەی دەریا کە زۆر مەبەسمە باسیکەم بۆ لەبەرەوەی مەسەلە وشکانێکە کە زۆر کەمە بەتابەتی بۆ خەڵکی یاریمی کوردستان کە زۆر کەمە
زۆربەی مەسەلە ئاوێکەیە کە زۆر بەداخەوە کە گەلە وشکانیا بگیری پۆلیسە دگرێ لەوانەیە ئۆکۆلە ئازارێکی جەستەیت بن بەداخەوە بەڵام دوجار ژیانت ئۆکۆلە سەلامەترە بەڵام لە ئاوا فرێت ڕستە ناخوایە زۆر باشەکەمان سوورەمە باسی هەر لە یەکەم هەنگاوی دەستپێکنی کۆچەوە تا ئەو شوێنی کە ئۆکۆڵی پێ گوتێ مەنزڵ و ئەوروپا باسی مەترسیەکانمان بۆ بکەیت مەترسیە کۆمەڵایەتیەکان جەستەیەکان دەرونیەکان لە ڕووی مادەوە لە ڕووی خنکان و زۆر دیکەوە باسی پارەکەمان کرد لە ڕووی مادەوە ئەوەی کە چەندی تیاچێ مەسلەی دوایەوە مەسلەی کۆچ تەنها ئەوکو خودی خۆت ناکرێتەوە خێزانەکەش دەگرێتەوە باشە زۆر جار ئەوکو باسم کرد ینی کەسی وا بۆ مەسەرەن زۆر بەداخەوە لە ڕێگەیەکی نادرست و پارەکەی پیا کردو کۆرە باوکی وا هەیە دڵی نایە پارچەی حەبی شەکرە بۆ خۆی بکرێ ناچارە دەفتەرێ بۆ کوڕەکەی ینی خۆ چی ئەکا ینی زۆر جار ئەڵێ پارەم بۆ نەی ئەوەکەم باوکەی فەقیر خزم کەسوکاری فەقیر چی ناچارن ئەمەی بۆ بکەن لە بەرەوەی ئەو کۆلە با بڵێن پەنێکی خراپتر نایە زۆر بەداخەوە یعنی زۆر جار کەیسمان لایە ژنە ڕازیە پیاوە ڕازی نییە زۆر جمانە پیاوە زۆر ئەکا ژنە ڕازی نییە زۆر بەداخەوە کەیسمان لایەکە ئۆکەی مادەم هەر ئەڕۆی من تەلاقم وەرەگرم مادەم هەر تۆ مەبەستە ئۆکەی تەلاقتەیە بە کۆلە کێشەی کۆمەڵاتی کێشەی کۆمەڵاتی زۆر زۆری هەیە نابوونی منداڵ ینی دوای ئەوە ینی داواکەم لە هەر کۆچبەرێک بەتایبەت ئەوانەی کە منداڵیان هەیە یەک تۆز تەماشاکی ئەو وێنانە بکەن کە مناڵ لە دەریای ئیجاد چی ئەکات چ سامێکی هەیە یعنی تەنها زۆر بەداخەوە من هەموو جارێ نمونێ و دایکەیەنمەوە کە 2015 هەفتانە فەری هەرێمی کوردستان خەکان زۆر بەداخەوە و هەندێک ڕزگار بوویان هەبوو دایکەکە مەشەدێکی زۆر عەجیبی گێڕایەوە وتی لەپاڵ لە ئاوەکا بووین دایکێک مناڵەکەی خۆی خسە ژێر پێوە لە بەڕێ بەس تۆزێ نەجاتی بێ باشە خنکە ئەو من منداڵەکەم ئاوا گرتووتمە قەینا بە ئەو بڕە دوجا هەم منداڵەکە ئەوش خنکا و منداڵەکە ئەوش خنک دایکەکەیش خنکا بەس ئەم نەجاتی بوو ینی ینی وتم وەرە ینی ئینسان ئەبێت تۆزە بیل بەتای بەڕاستی بیل لەمانە بکاتەوە ئەو ڕووداوای کە پێرە ڕوویدا یا ببورن نۆی مانگ ڕوویە چەند خێزانێکن تەبان یەکێ لە خێزانەکان کە پێشمەرگەیە 6 منداڵی هەیە لە نێوان تەمەنی 12 بۆ 7 ساڵە پێم وایە ینی زۆر منداڵ ینی زۆر بینێکی زۆر پێم وایە زۆر بەداخەوە ینی هەمویان خنکاون تەبان زۆر بەداخەوە ینی بیانە بەرچاوی خۆت ئەم مناڵانە چ میحنەتێکیان کێشا بێ لەم دەریایە ینی بیەنە بەرچاوت کە منداڵەکەت بە بەرچاوتەوە ناتوانانی هیچی بۆ بکەیت ئەسڵ ناتوانانی هیچ بۆ خۆت بکەیت جاوەرە مناڵەکەت جاوەرە کامیان دانێکیان نا دوانیان نا سییانیان نا چواریان نا 5-6 منداڵ خێزانت تو ناتوانانی هیچیان بۆ بکەیت ینی بەڕاستی چەند بارە لەمەوە بەڵێ دۆخی هەرێمی کوردستان ناسەقام گیرە خراپ حکومڕانی خراپ بەڵام بەداخەوە قەیرانەکانی و قوربانیەکانی و دەرهاوێشتەکانی کۆچ زۆر لەوە زیاترن بەڕاستی ینی زۆر ینی لە کوردواری خۆمانناڵین مەسەن وڵای کە ئەڕۆینە تاران ئەڕۆینە کە مەسەن شوێنێک کە کوردێ بینی وازانم برامە وەنیە زۆر کەس مەسەواڵێ ئەوە نیە مەسەنڵی کووردە و تا بەڵام زۆر بەداخەوە نمونەمان لایەوە ئەوەی کە مانگی پێش و ڕوویداوە لە سەرجە میدیاکانە بڵاو بۆتەوە 2 قاچاقچی کورد 6 کۆچبەری گەنج لە ئەستەمبول 4 ڕۆژی ڕێک بە بارمتیانەگرن لیانەدەن خواردنیان نادەنێ بۆ وەڵا بێ ڤیددیوەیەک ڕیکۆرد بکەن باشە ڤیددیوەیەک ڕیکۆرد بکەن دەوەی کە بڵێن ئەوەی ئێمە گەشتینە فەڕەنسا سوپاس بۆ کاکفلان و کاکفلان ناویشانەبن لە ڤیددیۆگا سوپاس بۆ کاکفلان و کاکفلانی قاچاقچی کە ئێمەیان گەیاندۆتە وڵاتی فەڕەنسا لە شاری لیۆن بۆ لەبەریان ڤیددیۆ بنێرنەوە بۆ بەریان نادەن ئەم ڤیددیۆیان نێرنەوە بۆ کەسوکاریان تاوای پارەکەیان بۆ بنێرێ یعنی ئەقلێتی قاچاقچی بەڕاستی ئەمەیە و زۆر بەداخەوە کەمانە کورد بوون باشە قاچاقچی کووردە و کۆچبەریش کووردە زۆر بەداخەوە لە وڵاتێکی بێگانە باشە لەبەرەوە زۆر ینی ئەبێ ئاگاداری مەسلەی قاچاقچی بن و مەسلەی هیچ سەلامەتی کتیانێ زۆر بەداخەوە باشە ئەگەر لە هەموو ئەم مەترسیان نەجاتمان بوو ئەم هەموو مەترسی و کێشانی کە باسمان کرد کە زۆر بەداخەوە لە 80% کەسەکان
ینی بەپی ڕێژە بەریانەکەوێت تاگاتە مەسلەی خنکان لە کێشەیەکی کۆمەڵاتیەوە لە قەرزاربوونەوە لە چوزانم عزیێتبوونێکەوە لە دیپۆرتکردنەوە ینی هەموو ئەمانە زۆر بەداخەوە کە لە 180 تووشیانە بێت سوکاتی لەسەر و هەمویانەوە سوکاتی کێشەی ینی تعزیبی نەفسی ئەگەر گەشتین لە ئاو نەجاتمان بوو باش ئەگەینە وڵاتی ئیتالیا یاخود ئیسپانیا یا بولگاریا ئەو سێ وڵاتە کە دەواازەی زۆر جار کۆچبەرانی کورد ئەگەنایەوە ئەبێ کۆچبەر زۆر شارەزا بێ لە یاسای وڵاتان لەوەی کە بەڕاستی تۆ ئێستا حالیەن تۆ ئۆکۆڵێ میوانێکی ئازیز نیت زۆر بەداخەوە ئەگەر پێشتر ئاسایی بوو بێ میوانێکی ئازیز بووبی بەڕاستی لە ئێستا هیچ کۆچبەرێک میوانێکی ئازیز نییە بگرە بە میوانیش قوبوڵ ناکرێ باشە مانگی شەشەوە ئیتالیا تەواوی بەندەرەکانی خۆی داخستۆ بەڕووی کۆچبەرانە تەوا نایەڵێت هیچ کەشتیەکی ڕزگارکردن کەشتی ڕزگارکردن ینی ئەوانشی کە کۆچبەر وەرئەگەڕێن و ینی ئەیانەوێت ڕزگاریان بکەن ئەو کەشتیانەش وەرناگرێت باشە لە دوایین هەڵبژاردنەکانی یەکێتی ئەو وڵاتانی یەکێتی ئەوروپا هەموو ئەو حیزبانەی کە دژە پەنابەرن دژە کۆچبەرن باشە ینی کۆچبەر و پەنابەر ئەوانە کە لەوێن باشە کۆچبەر تازە ئەڕۆن باشە یاخود پەناخواز ینی دژی ئەوانن هەمویان لە هەڵبژاردنەکانە ڕێژێکی باشی دەنگکانی هێناو لە ئیتالیا ئێستا ئەوەی کە حکومەتە ئەو پارتەیە کە تەنها بەڵێنی ئەوە بوو کە سەرجەم پەنابەرانی نەرمەوە ئێستا یاکەمە و حکومەت ئەو تەشکیلی کردو ئەمە ئیتالیا ئیسپانیا بە هەمان شێوە بە تەواوەتی سنوورەکانی چونکە مرۆڤ دۆستیش کە زۆر جا بازەکرێت لەگەڵ پەنابەر و کۆچبەرە بوونی نییە بە هیچ شێوەیەک ئێستا لە ئێستا بوونی نییە لە ئێستادا بوونی نییە بۆ لەبەری بەڕاستی وڵاتانی کەوتی ئەوروپا و کۆڵێ پڕ بوون یعنی بێنە بە شای خۆت وڵاتێکی وەکو ئەڵمانیا 1,300,000 کەسی وەرگرتووە کە ئەمە لە مانگی ینی سەرەتای مانگی ئۆکتۆبەر مانگی دا ئەڵمانیا ئیدی تەواو ینی ڕایگەیان یاسایی تەشکیل ینی یاسایەکی دەرکردو لەوەی کە ئیدی تەواو هیچ کۆچبەرێک وەرناگرین تەنها ئەوەی کە خۆمان ئەمانەوێت لە بوارێکی ئیشکردنی جیاوازە لە کاتێکا زۆر بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەچنا ئەوە بەشێکی زۆری ئەچنا بەریتانیا ئیدی وڵاتانی تر بە ڕێژەیەکی زۆر کەمتر کە بەریتانیا ئێستا نەک نایەڵە کۆچبەر بچێت زۆر بەداخەوە ڤیزا نادا بە هاوڵاتیانی عێراقیش ینی لە بەپێ یاسایەکەش ڤیزا نادا وەکو میوان ینی بۆ لەبەرەوەی گەرنتی ئەو نادەکە و کەسانە یەنەوە یان نایەنەوە بۆیە ڤیزاکەشی قەتع کردو باشە ئەڵمانیا بە تەواوەتی سنووری داخستۆ زۆر بەداخەوە بەریتانیا ئەوە دەمێکە دایخستەوە ئەسڵەن هۆکاری چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بەشێکی مەسەلەی کۆچبەرانە باشە فەڕەنسا زۆر بەتوندی کەوتوتە سەرەوەی کە ڕێگە لەو کەسانە ئەگرێ کە کۆچی بووەکەن و شتێکی دڵخۆشکەریش ئەوەیە کە ئێستا وڵاتانی یەکێتی ئەوروپا بەتایبەت فەڕەنسا کەوتونەتە گیانی قاچاقچەکان ینی هی تەواو سنووریان بەرەبەرە داخستەوە ئێستا کەوتونەتە سەر گیانی قاچاقچەکان و هەفتەی پێشوو کەسێکی هەرێمی کوردستان باشە قاچاقچێکی هەرێمی کوردستان بە 7 ساڵ زیندانی حکومدرا لە فەڕەنسا لەبەرەوەی قاچاقچی کردو باشە مەسەلەی یاساکان ئەوە ینی بۆ نمونە فەڕەنسا لە مانگی شەشە یاساکانی بە تەواوەتی تونکرێتەوە یاساکەی وا گۆڕیەوە بەوەی کە ئەگەر تۆ توانی بێتن لە ماوەی 120 ڕۆژە کەیسەکەت تەقدیمکەی ئێستا ئەبێت لە نیوەی لەو کاتا کەیسەکە تەقدیم کەیت و وەکۆڵێ ڕەزامەندیان بکەیت کە لەوەی کە بڕاستی تۆ کەیسەکەت هەیە ماوەی دەستبەسەکردنیان 2 هێندە کردوێتەوە یعنی 2 هێندە تو ئەتوان دەستگیر بکەن باشە لە دانیمارک ئێستا یاسا دەرچۆ کە پۆلیس ئەتوانێت لە کۆچبەر بدات موبایلی لێ بسێنێ باشە بۆ هەموو ئەمانە بۆ بەڕاستی هەموو ئەمانە هۆڵەندا سیکیوریتی سنوورەکانی 2 هێندە کردووە باشە ینی هەموو ئەمانە بۆ کۆچبەر ئەبێت لەمە تێبگا کە بەڕاستی میوانێکی خۆشویستراو نییە یاخود میوانێکی ئازیز نییە باشە ئەگەر گەشتە ئەم وڵاتانەش بە هەر شێوە بێ بە دڵنیا ئەتکەنە کەمپەوە کەمپەکان ناخۆشترین
و بەڕاستی هیچی جیاواز نییە لەم کەمپانێک کە لە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان هەیە لە ئاوەڕەکان با خەڵکە حەزەکە بچێتە ناوکەم با سەرەتا تەماشایکی ئەم کەمپانیای ئێرە بکە دواتر من هەر کەسێک کە تەحەدایەوەکە نەخێر جیاوازە ئەوانە بابێت لەگەڵ ئێمە قسە بکات بۆی بسەلمین کە بەڕاستی ژیانی ناو کەمپەکان چۆنە کەیسی وامان هەیە بە 6 مانگ و بە ساڵ 2 خێزان لە یەک ژوورا بوون بێنە بە چای خۆت خێزان و زگور گیان ناکەنەوە کە بەڕاستی ئەمە خەڵکی و کۆمەلگای ئەمە مەبەسێتی ئەم مەسەلانە باشە کێشەی کۆمەڵایەتی کێشەی کۆمەڵایەتی دروستە بێ یعنی زۆر کەس هاتۆ باسم کرد بە پێ داتاکانی ئێمە 15 لە 2016 15,000 کەس باشە بە خۆبەخشانە گەڕانەوە بۆ لەبەر ژیانی کەمپەکان زۆر ناخۆش بووە یعنی تۆ حساب کە دەفتەرنیەکیان سەرف کردووە بە خۆبەخشانە هاتوونەتەوە بۆ لەبەر ژیانی کەمپەکان ناخۆشە دوو ژیانی ئەوێ نایڵ کە تۆ لە کەمپای و مافی پەنابەریت نییە ڕێگە نادەن ئیش بکەن زۆر بەداخەوە قاچاقچەکان زۆر جاران ئیشیش بۆ دۆزینەوە ینی زۆر بەداخەوە ئەم لەگەر ڕێزمە ینی قسە نادروستەکانیان ئەگەێنە تا ئەو حدێڵێک بەڵە ئیشیش هەیە و ئیشیش بۆ دۆزینەوە بەڵام بە هیچ شێوەیەک تۆ مافی پەنابەریت هەبێ نەبێت ناتوانی ئیش بکەیت و پارەیەکی کەم کە ئۆکۆڵێ بمرە و بژی و بمرە باشە هەر ئەوە ئەدەنێ لەبەرەوەی کە سۆران ئایا کۆچی بە مەترسیمان هەیە مرۆڤ ئەو ڕێگەیە کامەیە کە بۆڵێ بەبێ مەترسیابوون کەمترین مەترسی بگاتە ئەو شوێنە کە خۆی مادەم هەروەکۆڵێ سواری گایشێتی خۆی بۆ هەر دەڵێ هەر دەڕۆم وەردەڕۆم کامەیە ئەو ڕێگەی کە بێ بەڵێ ئەمە زۆر تەواوە ئێمە مەسەلەی ئەوەی کە پێوترێت بەدیل ینی جێگرەوە ئەم مەسەلانە ئێمەڵم باشە زۆرجار ئێمە ڕایەژانەکەین بە سەعات بە 2 سەعات ئەو کەسانە باشەڵێ ئۆکەی من هەر حەزەکەم بڕۆم ینی بەجی چییە بەدیلەکان لە عێراق زۆر کەمن بەڵام هەر هەن باشە یەکەم ئەو کەسانی کە زۆر ئارزومەندن ئەتوانێت لە عێراق یاخود لە هەرێمی کوردستان چەندین پرۆگرامی ئاڵوگۆڕی هەیە باشە کە پرۆگرامی زانستی ئاڵوگۆڕی بۆ خوێندن ویزاتێنێ هەموو شتێنێ ئەتوانی تۆ لەم کۆنسۆلخانانە داوای چی بکەیت داوای ویزا بکەیت و بڕێت بۆ ئەم وڵاتانە ویزای خوێندن وەرگری کە ئەمە بەشێکن و زۆر جار ئێمە وەکو جێگرەوە ئەین بە کۆچبەران مەسلەی ویزای کار کە بەداخەوە لە عێراق کەمە ویزای کار هەیە بەڵام لە کۆنسڵخانەکان لە زۆر کۆنسڵخانە هەیە بێجگە لە بەریتانیا کە تۆزە سەخت بووە ئەمریکاش تۆزە سەخت بۆ ئێستا تۆ توانی بە ڕێگەیەکی ئاسایی داوای ویزا بکەیت ڕاستە مەسەرەن ئەوە نیە ڕێکارێکی تێچە بەڵام ینی تۆ زۆر جار ئەچیت بۆ ئەوروپا 2 ساڵ پێچە تاوای کە سەقامگیرەبی ێ با ساڵێکیش لێرە چاوەڕێ ویزا بکەی بۆ نمونە وانە من هەندێک ڕێگا هەیە مەسەرەن نامەوەکو لەبەری نایاساییە نامێت تەرویجی بۆ بکەم بەڕاستی بەڵام ئەکرێ مەسەرەن کەمتر ئێمە ئەوانەی کە سوورن لەسەرەوەی کە ئەڕۆن ئێمە ینی باسەکەین کەچی ئەم ڕێگەیانەمان دۆزیوەتەوە لە ڕووی نەکەوەی کە خۆمان دۆزیمانتەوە لە فیدباکی خەڵکان وەرمانگرتووە لەوانەیە ئەم ڕێگایە سەلامەتتر بێ بۆ تۆ باشە لەبەرەوە زۆر زۆر گرنگە کە کۆچبەر ئاگادار بێ لەوەی کە بەڕاستی بەدیلێکی یاسایی لە هەرێمی کوردستان ینی هەیە بەڵام تۆزە لە ئاستێکی لاوازە باشە ئەوکو پاسم کرد مەسەلەی وەرگرتنی ویزای خوێندنە کە ویزای خوێندن لە هەرێمی کوردستان زۆر بەباشی هەیە چەندین پرۆگرام هەیە کە ئێمە گەر هەرکێ سویستی ئەتوانێت پەیوەندی بە ڕێکخراوەکەمان بکات و بە فەیسبوک پێیجەکەمان بکات کە زۆر ئەکتیڤە لە فەیسبوک و بە بەردەوامی وەڵام ئەدرێتەوە ئاگاداری ئەو پرۆگرامانە بێت کە ئێمە بڵاویەکەین لەوەی کە ئەتوانیت تۆ تەقدیمی بکەیت بۆ خوێندن بچیتە وڵاتێک کە ئێستا بۆ نمونە پرۆگرامی چیڤنین هەیە کە وڵاتی بەریتانیا زیاد لە 20 گەنج یاخود زیاتری هەرێمی کوردستان ئەم ساڵەبات بۆ خوێندن بۆ خوێندنی ماستەر هەموومانە جێگرەوە بەڵام نامەیە ینی وەکۆڵێ زیادە ڕۆی بکەم لە بەڕاستی جێگرەوە یاساییەکان هەندێک لاوازن لە هەرێمی کوردستان مامۆستا سۆران کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوون دەچێت پێم خۆشە کۆتا قسە و سەرنجی جەنابتان شتێک لەبارەی کۆچ و مەترسیەکان بۆ کارەکان ئامارەکانی کۆچەوە من نەپرسی بێ و پێویست بکە جەنابت ئاماژەی پێ بکەیت. بەڵێ زۆر سپاسەمان بەپێی دوایین ئامار زۆر بەداخەوە کە لە 3 ساڵی ڕابردووە زیات لە 280
گەنجی هەرێمی کوردستان کە ئەگەر ئەم شانزەیە حسابکەین گاتە تقریبا نزیکەی جاران بە ڕووداوەکانی هاتوچیانەوە تیرۆری دووەم بەڵام زۆر بەداخەوە کە 200 یاخود 300 کەس بەم ئەوەی ئەم دوایین ئەم ڕووداوەش بەڵە حسابکەین نزیکەی 300 کەس بەداخەوە لە دەریای ئیجا گیانە دەستداوە جیاواز لە هەموو ئەو بابەتانی تر کە لە ڕێگا گیانە دەسەدەن کە لە ئەوروپا گیانە دەسەدەن کە زۆر بەتاقە دەبن جیاواز لە هەموو ئەو خنکای ناو ئیجا بەڵە ئەمە تەنها ئەو بابەتە بۆیە قسەی کۆتایمەوەی ئەو گەنجانەی یاخود ئەو کەسانی کە هەر بڕیاریان داوە ئەڕۆن تکاکەین کە ڕاوێژی ڕێکخراوەکەی ئێمە بکەن ئێمە ئەوکو باسم کرد ماڵپەڕێکمان هەیە فەیسبوک پیجێکمان هەیە The Migrant Project پرۆژەی کۆچبەر ئێوەشان تەنها پاراستنی شکۆی مرۆڤی کورد تەنها ئاماجمانەوەی و تەنها یعنی ئێمە بە تەواوەتی خۆڕایی خزمەت گوزارەکانمان 4 ژمارە تەلەفۆنمە کاگەر بتوانم و ئاسایی بێ من ژمارە تەلەفۆنەکان بڵێم مەمنون ئەبم لەوەی کە ئەگەر بە کۆچبەر بەراڵێم دوا قسەمەوەیە کە ئەگەر بڕیاری یاوە هەر ئەڕات تکایە ڕاوێژی کەسەکانی ئێمە بکەن کە ئێمە تیمان هەیە بە بەردەوامی لە شارەکانە هەرێم ببورە ینی سلێمانی هەولێر دێن و ئەڕۆنوە زۆر ئاسایی ئەوانش کە لە شارەکانی دیکەون ئەتوان بە تەلەفۆن هەر دقەیەک ویستیان باشە تەلەفۆنی بۆکەن و کاتی بۆ دانرێت بە سعات بە 2 سعات بە 3 سعات ئاساییە قسەی خۆی بکات پرسیاری خۆی بکات هەر شتێکی هەیە لەبارەی کۆچەوە ئێمە ڕاوێژ ئەەکەین ینی ئێمە نەڕێگری لە کەسەکەین و پاڵی بە کەسی تەنها ڕاوێژەکەین ئەمانە ئەمە ترسیانە یاخود زۆر جار جێگرەوە بەدیلی پێدەین بەدیلی ڕۆشتن نا بەدیلی مانەوەیەکی باشتر لێرە ینی بەدیلی ڕۆشتن نا ئەوەی کە مەسەن فەرموو بە ڕێگەیەکی یاسایی بڕۆ فەرموو ئەم ڕێگەیە باشتر ئەمە بەدیلی نادێ تەنها بەدیلێکەوەی کە مانەوەیکی باشتر ئەتوانین تۆ لێرە بژیت باشەوە زۆر نمونەمانەیە کە بەو پارەیە خۆی توانێتی ئۆکەی پرۆژێکی بچووک دوکانێکی باش شتێکی باش بکە کە زۆر ئەوە هەیە بۆیە داوا لە خەڵکەم کە ئێمە سەدانی ئەو فەیسبوک پیجەمان بکەن یاخۆت تەلەفۆن بکەن ئەگەر هەر کەسێک لە هەولێر و سلێمانیە 1972 203 76 یا ئەوانەی کە لە سنووری ببوونەوە هەولێر بوو ئەگەر سنووری سلێمانیە 1972 203 1970 هەر لە سلێمانی کۆڕێکشمانەیە کە 1950 361 1256 بۆیە قسەی کۆتایمەوەیە کە ئەگەر هەر بڕیارە داوە بڕۆی تکایە سەرەتا ڕاوێژی ئێمە بکە چونکە هەدەفی سەرەکی ئێمە ئەوەیە کە تۆ جارێکی تر بیر بکەیتەوە و کۆچەکە بەرمەبنای زانیاری بێت لەو باران و هیوادارم کە بەڕاستی ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستان زۆر کاڵ بێتەوە بەوەی کە ڕێگری لەو هۆکارانە بکرێت کە خەڵکی و گەنجی هەرێمی کوردستان ڕائەکەن لێ زۆر بەدا زۆر سپاس بە بەڕێز سۆران ڕەشید بەرپرسی میدیایی پرۆژەی کۆچبەر لە سلێمانی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بوو ئومێد دەکەین بەرچاوڕوونی و ڕێنماییەکی باشمان بە کۆچبەردا بێ و کۆچبەر لەو مەترسی و ناهەمواری و نەهامەتیانەی کە لە ڕێگەدا دێتەڕی وەکڵێ پارێزراوتر بێ و وەکڵێ بەرچاوڕۆشنتر بێ زۆر سپاس بۆیەوە ئێمەشیوادار لەستان خۆش بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەداخەوە ئەو ململانێ فکری کە لە ڕابردوودا ئەوروپا لەگەڵ جیهانی ئیسلامیدا هەیبووە من پێم وایە ئێستاش لە ڕێی دەستنێژەکانی خۆیان و لە ڕێی ئەسکەرتار و لە ڕێی پیاوەکانی خۆیانەوە جەهەنەمێکیان لە وڵاتانی خۆمانە دروست کردووە و بۆ کۆڵێ دەرگای بەهشتی خۆشیان لە ڕووی کۆچبەر و بەڕووی کۆچبەر داخستووە ومێ دەکەین کۆچبەری کورد سەلامەت و گیان پارێزراو بێ و شکۆ و کەرامەتی لە وڵاتی خۆیان پارێزراوتر بێ بە ئومێدی ئینشەڵا لە وڵاتی خۆشمان ئەخوای گەورە دەرویەکی خێر و ئاسۆیەکی ڕوون بەڕووی هاوڵاتیان و هاونیشتمانیانماندا بکاتەوە تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ